سڵاتان لەبێ ئازیزان و خۆشەویستان بەخێرنەوە لە ڤیدیۆیەکی نوێی نرخەکانی مانگ لە بازاڕی نیشتمان لە شاری هەولێر گەڕانەوە لاتان نرخی یاری کۆنسڵەکانی ئەوڕۆ دەپرسیم بزانین سعرەکان چی بەسەراتەوە گۆڕانکاریەکان چنە و چ ڕووداوات چی تازە هاتیە لەگەڵمان هەبێت. سەلام عەلەیکوم. باش کاک محەممەد؟ سپاس دەکەم. سەلام عەلەیکوم. کاک محەممەد PS4 سعری چەندە؟ بە 335,000 335,000 نەکراوە. کەپس نەما؟ کەپس نەمایە هەموو ئەو ڕفینە نەکرایەوە کراوە هەیە بە 310,000. هەڵبزان ماوە ئەو ماوەی بەتەواتی بەرەبەرە نوێیەکان کەم دەبتەوە نییە؟ نوێ نییە نوێ ئێستا بە سیریزێکەس پلەی پێنج ئەم دەستیدون هەر ڕادەوەستیتم دروستکردنیان ڕادەوەستیتن. Xbox One سعری چەند ئێستا؟ Xbox One S بە 250,000 وان فاتەکە 180,000. 180,000 لە بۆ PS5 5 نمایە لە بازار لەوانەسان ڕۆژەشکە دێتەوە لەوانە دەوری ئاخر جار سعری چەند بوو؟ ئێستا بێتەوە لەوانە دەوری 700 دلاری 700 گرام بتەوە. سیریەس بە چەندی بوو؟ سیریەس بە 255 دلاریە. 255 دلار. سیریەسەکەش 506 دلارە. 506 دلار. Xbox 360 لە 130,000 مستعمل لێرە 110,000. 110,000. جا دەست بە هێستێتەکان بکەین هێستێتەکانی ئێرانە 15,000 ئەو ئۆنکماوانە کلااو 2 دلارە. ڕێکۆنەکە ئەو ڕێکۆنە 40 دلارە. ڕایزەر ئەکزایتەکە کراکن ئەکزایتەکە 40,000. ئەوانە فۆر کۆنسۆڵەکان 40 دلارن. ئەویان لەگەڵیەکە یەک بەڵ ئەمان سعریشە؟ زۆر دەستی PS5 سپی و ڕەشەکە بە 6 دلارێ لەونەکایندی 65 دلارە. 65 دلار تا لەسەر ماسی کیبۆردی باش چوتە هەیە؟ وڵای بەس ڕێدراگۆن چەند نەوعەکمان مایە بە 45,000 میکانیکەڵ. 45,000 ماوسستانی نەماوە ڕایزەرم مایە بە ڕایزەرەکان دێتە دەرە. سعریان چەند بوو؟ 40,000 دەستی Xbox 360 باوایر بە 10,000 10,000 ئەو چارجەرەی دەستی PS5 ئەویان بە 15,000 قاعدەیەکی سیریز و سیریزە زۆر باشە نەماشی ئەو شەر 10,000 10,000 زۆر چاکە. لێرانە یاریەکان دەست پێ بکەین یاریەکان کاڵێکی ڤانگاردەکە PS5 50 دلارە نوێ. GTA PS5 33 دلار. Elden Ring 45,000 Rider Republic 40,000 Far Cry 6 40,000 A Plague Tale 35,000 Horizon لە بۆ PS4 Mortal Kombat 11 20,000 Call of Duty Infinity War ئەو 3,000 Death Stranding 20,000 Ghost of Tsushima 30,000 The Last of Us 35,000 نوێ. Ratchet and Clank ئەو 15,000 نوێ. لێرانە Call of Duty-ەکە Black Ops Cold War Tsubasa ئەو 30,000 SnowRunner 30,000 Resident Evil نوێ 25,000 25,000 Battlefield 2042 نوێ بە 40,000 هەدی Avengers-ەکە 40,000 ئەوە نوێ. FIFA 22 سعری چەند ئێستا؟ نوێ بە 43,000 لە PS4 نیە؟ بەڵێ. PS5 نەما؟ ئیفایفی بە 40 دلاری 40 دلاری. Red Dead سعری چەند ئێستا؟ 25,000 دەستی. هەدی Order 15,000 زۆر چاکە. یاری سترەی ناتیە لە بۆ بازاڕ؟ لێرانە یاریەکان Xbox One دەست پێ بکەین هێڵەیەکە بە چەندە؟ وڵای یەک 5,000 10,000 ئەوانە ئێستاە ئەوم 10,000 زۆریە 10,000 تا 5,000 ئەو بەگشتی بلای بەرەندە گرانە بە نوێیەتی بە 30,000 هەر ئەوە 30,000 ڕێدێتت هەیە؟ ڕێدێتم لێن فۆرزای 4 بە چەندە؟ 10,000 پێنجەکە ناتیە نیە؟ پێنجەکە بە سیری نوێ 50 دلار بەزە گەیم پاسە سیریەکە زیاد لێرانە خەڵک نامێت لەبەندێ زۆرش نێتە بازار زۆر باشە دەستەکانت خۆش سپاس دەکەم. ئێستاش لە پێشانگایەکان هەروەکو مانکانی پێشی کە دات لەلایەن دیارەکانی PlayStation 2 و Xbox 360یان لا بەڕێستە لێرانە هەروەکو دەبینێن مەجموعە یاریە کە لێرانە مانکانی پێشتر نەمابوو وەکو فۆرزا و ڕایزنەکە
ئێستا بە کۆپی لە بەیان هاتۆ لەگە مۆتال کۆمبات و تێکن شەش و ئەو بابەتانیان لە هاتۆ کە پێشتر لایان مابوو هەروەکو پێشتر باسمان کردیە لە چەند مانگی پێشتر هەر یارێک کە ویستان ئەگە بەدەستانە کە لێرانە دەتان پێیان برێن لە بۆتان دروستیەکان لە ناو سیدەتان دروست دەکەن بە خەرچی گونجاو هاردەکان ئێستا وەکو پێشتر هەیە و کە 250 گێگا بوو ئێستا کردیانە 320 گێگا ئێستا 173 گەمەی تێدایە کە زۆربەی یاریەکان بە هەموو بەشەکانی تێدا لەوانە ئەڤەتاریان زیاد کردیە جیمز بۆندەکەیان زیاد کردیە 007 لێرانە بەشی یەکەم بنتێنەکەشمان زیاد کردێت بنتێنی یەکشیان زیاد کرد ئەو بەش یەکەمەکەیە زۆربەی کۆڵ ئۆف دیوتیەکانیشمان زیاد کردێت 2 3 5ەکە کال ئۆف دیوتی 5یان دانەیە کال ئۆف دیوتی 2شیان دانەیە 3شیان دانەیە ئێستا زیاتری تێدایە لێرانە لێرانە کراشەکان زۆربەی یاریەکان بەشەکانیان دانا بەس ئەو دوومان زیاد کردێت تایموس لەگەر تایتەنسەکە تایتەنسەکە کە لە Xbox 360 هەبوو لەگەر ئەو بەشانش لەگەر توینستێکە توینستێکە لە خوارێ ئەو گەمەشمان زیاد کرد دارک واش یارێکی نایابەوەش ئێستا زۆربەی یاری بەقۆتەکانیان تێدایە دێت ئەوڕۆ ئەڵایڤەکانیش دێت و ڕایتەکان ئەویشیان زیاد کردیە دیزێر ستۆرم کە جوندیەکانە هی ناو بەفرەکەیە کە لێرانە بەناوبانگ بوو یاریانە دیڤڵ مایکرایەکان بەشی 2 3شیان دانەیە ئەوە شەر ئەلێرانەژ هەموو دراگن بۆڵەکان تێدایە لایڤەرەکانە پاسکرانی داونهێڵە بەس ئەلێرانە دراگن بۆڵەکان ئەساسە دراگن بۆڵ بەش سێمە ئینفینیتیڤ ساگاز بۆ دوکایەکان تێدایە بەش یەک بەش دوو بەش سێکان هەر سێ بەشەکەی بۆ دوکای تێدایە زیاترشمان تێکرد لەگەر لێرانەش ئەلێرانە فوتمانیا و گادەفۆڕەکانی تێدایە گادەفۆڕ یەک و دوو تێدایە هاری پۆتەریش زیاد کرا GTA 5 Xboxی GTA 5 Xboxی 360 کە هەبوو لەگەر PlayStation 3 سێ نەفەری بوو ئێستا زیادیان کردیان GTA Vice تیش تێدایە تەمان لەگەر چاریش تێدایە چارەکەشیان دانێنە سانرس ئەوەش هاری پۆتەرەکان هاری پۆتەر بەش یەکەمە عالم زۆر داوای دەکاتن دانستی وەرێرەکان دانستی وەرێر سێ ئەوش زیاد پێ لێرانەش میدڵ ئۆڤۆنەر یەک و دووبێنە میدڵ ئۆڤۆنەرەکانی زیاد پێ کینگ کۆنگە مۆرتال کۆمبات مەرعەلەکەیە ناکەس مۆرتال کۆمباتی شاولین مۆکسەوە کە باکۆنگلا و کارکتەرەکەی تکە یاری دەکاتن مەرحەلاتە ئێستەکانیش PSەکان زۆربیان بەشانەمان زیاد کردن ناڕاتۆی کۆلێکشنی ناڕەتۆشیان دانایتەنایە کە سێ بەشی ناڕەتۆیە 2 4 و 5 زۆر باش ئەلێرانە ئۆنیمیشاشمان زیاد ئۆنیموشای سێەکەیان دانایە کە یەکە لە بەشە خۆشەکانی ئۆنیموشای ئەوەردەهێت PSەکانیشیان زیاد کردیە هەموو PS22شمان زیاد کردێ نوێ PS22 لێرانەش پرنس ئۆف پرنس پرنس ئۆف پێرژیاش هەر سێ بەشی پرنس ئۆف پێرژیان زیاد کردیە ساموڕای جاک و مسابقەیانەیەکی زۆر خۆش میدنایت کڵەب 3 میدنایت کڵەب 3 شادۆ ئۆف ڕۆم یەکە لە یارە بەقۆتەکانی پلەیستێشن 2 شادۆ ئۆف ڕۆم بوو لێرە هەندێک گەمەمان زیاد کردێ سڵای کوپەر بەشی یەک بەشی دوو بەشی سێ لە بۆ زانینی نرخی هاردەکەش دەتانە لە سناپچات یان لە تیکتۆکی نرخەکانی ببینن لە تیکتۆکی خۆیان لەگە سناپچاتی خۆیان کە لە دیسکریپشن داگەن هەندەسە ڤیدیۆکەش دەنووسرێتن دەتوان لێن لەسەر دانیان بکەن و بڕوا نامیان لە بۆ بنێرن لەسەر بابەتەکان پرسیاریان لێ بکەن لە بۆ ئەو کەرتبەلانی کە دەتانەوێتن لێرانەش هەر پلەیستێشن 2شیان هەیە پلەیستێشن 2کان ساریان چەند لێرانە پلەی 2 بە سیدیمانێ بە فلاشمانێ خاوێنمانێ لەنگەی هەمووی و هەروە ئەوانەش هاردەکەنە
هاردەکۆچ پێمان گوتی لە سناپیان تیکتۆچ سعرەکەی دادەنی زۆر چاک سعرەکەی بە چ لە زاریە پلەی بێدوو بە چ ئەو ڕوپی زمانی مانگە چی لە گەرەگەر بە نایتو بێ ئەو فلاشەکەیان فلاش؟ بەڵێ فلاش سیدیەکەش هەمان بە چ لە زاریە بە چ لە زۆر چاک ئەلێرانە ئەوەشمانەیە ئەکسبۆکسی ئۆرجینال هەر لە جوانی دامانەیە ئەگەر بە نایتوش بین ئەوە دایان دەینێ ئەگەر مەسەلەن کۆلێکتەر بیان ئەو سیدیەکەیتی سیدیەکی جوندی لەگەرە لەگەر ئەو جیازێ ئەوش پلەی دۆکانە کارتۆنە بەس ئەگەر دایانوێ وەچ سعرەکەمان پێی گوتن کارتۆنەکەش ئەگەر لە خۆت لە جوانی دەیکڕی نرخەکەی 3000 دینارە ئەکسبۆکسیج ئێستا کە سعری بە 125 دەزارێ لە بازارێک ئەلێرەش مایکرۆمانەیە مایکرۆ ماریۆ ڕامبۆیەکان ئانێ نرخەکەی 15,000 بە نوێتی دوێت دەی لەگەر دەماچەکەی ئەلێرە ژێدەی ئەکسبۆکس 360 بە وایەر بە 12,000 بە نوێتی ئانەش هەموو ماریۆیەکانە و ئەوش ئەکسبۆکسەکەیە ئەوش کنێکتی ئەکسبۆکس 360 ساری چەندە کنێکتەکە بە 10,000 عەسەب ئەوێ جاروێ بە 15 جاروێ بە دەیە ئەلێرانەش خەزنی ئەومانەیە خەزنی پلەی دوی ئێستا بە 5,000 ئاسلی ئێستاش لە پێشانگای ساعیدین لێرە نەژنە خیارەکان دەپرسینەوە دیسانەوە باش کاک ساعید سەلام و سپاس دەکەم دیڤڵ مایکرای پێنجەکە بە چەندە؟ ئەو بە 25,000 واش دۆکس لیجنەکە؟ ئەوش 25,000 ڤیلج؟ ئەوەی ئاوت؟ 35 ئەساسن کرێت ڤالهاڵای PS5 35,000 ڕێدێ ڕێدەمشن دوو؟ 25 The Last of Us Part 2 ئەو 30,000 یەکەکەی؟ 15,000 It Takes Two ئەوش 20,000 20,000 Mortal Kombatەکە؟ 23,000 The Witchers؟ ئەوە 18,000 18,000 نیوەیەکان بە چەندە؟ ئەوانە 15 15 ئەی فۆڵاوتەکە؟ فالاتەکەش 15,000 15,000 لێرانە یاریەکانی کۆمپاندا؟ پاندا 25,000 هێڵ نەیبەر؟ 25,000 نەیبەرەکان سپایدەرمانەکە بە چەندە؟ سپایدەرمانەکەش 15,000 15,000 یاری گران تیریزمۆ؟ 15,000 پرۆژێکت کارس؟ ئەوش 15,000 ئەوانە بەعام زیاتر بە 15,000 نە بەس نیت فۆر سپیدەکە 25,000 25,000 کرۆکەش بە 15 بەری ئەوش بیتە 15,000 لە 18,000 بیتە 15,000 زۆر باش هاتە خوارم باتمانەکە؟ 15,000 فاینەل فانتازیە تایپ زیرۆ 15,000 زۆر چاکە ئێرانە ژۆت لە بە ئینفیمەسەکە؟ سەرۆژ بەعام 15,000 15,000 وانێ زۆر چاکە لێرانە هێستەکان شتی باش چ هەیە؟ هیچێت باش ئەوە هەیە ئەو مارکانە هەیە ئەوەی کومایەکان؟ ئەوانە بە 35,000 35,000 هەدی ئەوانی دیکە؟ ئەوە کەی هەشتە بە 20,000 ئەوە بە 20 ئەوانە بە 30,000 ئەوە بە 20,000 هەروە بێت ڕۆژ بە 25,000 ئەوانە 20 ئەوە 25,000 زۆر چاکە دەستی PS4 سەری چەند ئێستا؟ ئەوانە دەشی PS4 دەرەجە دوونە بە 20,000 بە 20,000 ملەونەکانە؟ دەستی Xbox 360 20,000 نەوانش 20,000 ئەوانە هەموو لیمیتد ئیدیشنەکانە PlayStation 3 دەستەکان؟ 10,000 سعری جیازەکان PS4 سعری چەندە ئەوڕۆ؟ PS4 سلیمەکەی بە 325,000 هەروە بێت تۆفاتەکەشمان هەیە بە 230,000 تا Xbox One-ەکەش؟ Xbox One S 1 تێرابایت بە 280,000 500ەکەشی بە 250,000 هەروە Series S شمان هەیە بە 235 دلاری بە مستعملی کارندوو زۆر چاکە هەدی 360ەکان؟ 315,000 115,000 دەست خۆش بەڕێز